سڵاتان لێبێت وەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیان هاوکارم لە خزمەتتاندام بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی هەینی سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. ناڕزایەتی خەڵکی گونجەکانی پیرانشار لە ئاسکەم سەرخەمی شارەزاری، بەشداری بەرینی خەڵکی نەغەجە لە مەراسمی پرسە سێ شاخەوانی تیمی کاویان، کوژران و برینداربوونی 5 کرێکار لە کرماشان و مەهاباد، دەستبەسەرکردنی هاوڵاتیەک لە بۆکان، خۆپشاندانی هەزاران کەسی خەڵکی دهۆک دژ بە هێرشەکان یێران بۆ سەر هەولێر، برینداربوونی 3 کەس بەهۆی تۆپبارانی تورکیا لە ڕۆژاوای کوردستان و راپۆرتی واشنگتۆن پۆست لەسەر زۆخی کارە سازباری کچان لە ئەفغانستان. درێژی هەواڵەکان زاواکاری جایەکی هەمیشە زیندوو ئارام حەبیبی بۆ ڕاگررتنی حکمی ئاعزام. ڕۆژی پێنجشەممە 28 بەفرانباری 1402 جایەکی هەمیشە زیندوو ئارام حەبیبی لەسەر مەزاری ڕۆڵەکەی کۆبووەوە و بۆ دەستەوەگرتنی پلاکارد خوازیاری ڕاگررتنی حکمی ئاعزامی بەندکراوانی سیاسی بوو. ڕۆژی 26 خەزەڵوەری 1402 کاتێک خەڵکی سنا لە مەراسمی چلێ ماتەمینی پەیمان منبەری داریۆژ عەلیزادە، یەحیا ڕەحیمی و مەحەممەد ئەمینی ئەگەڕانەوە خۆپشاندانیان کرد، بەڵام هێزە سەرکوزگەرەکانی کۆماری ئیسلامی ڕاستەوخۆ تەقەیان لە خەڵک کرد و بەهۆیەوە شاه و بەهمەنی و ئارام حەبیبی گیانیان بەخت کرد. هەمان ڕۆژ هاوڵاتێکی دیکەی خەڵکی گوندی پایگەلان و دانیشتووی سنا بە ناوی ئومێد حەسەنی لەلایەن هێزەکانی حکوومەتەوە دەست بەسەر و لە ژێرە شکنجەدا کوژرا. ناڕزایەتی خەڵکی گونجەکانی پیرانشار لە ئاسکەم سەرخەمی شارەزاری. بەپێ هەواڵی گەیشتی و ڕێگای بەشێک لە گونجەکانی پیرانشار بەهۆی بارینی بەفرگیراوە و لە یەکێک لە گونجەکان خەڵک بۆ گواستنەوەی نەخۆشەکانیان بۆ نەخۆشخانە تووشی کێشە بوون. بە وتەی هاوڵاتیان ماوەی 9 ڕۆژ جادەی گونجەکەیان گیراوە و لەو ماوەیەدا ژنێکی نەخۆش کە پێویستی بە وەرگرتنی دەرمان لە نەخۆشخانەی نێوشار بووە نەیانتوانیوە بیگەینە نەخۆشخانە و لەگەڵ هەر ناوەندێکی دەوڵەتی پەیوەندیان گرتووە کەس نەچووە بەجەم داواکاریەکانیان. بەشداری بەرینی خەڵکی نەغەجە لە مەراسمی پرسەی سێ شاخەوانی تیمی کاویان. ڕۆژی پێنجشەممە 28 بەفرانباری 1402 خەڵکی شاری نەغەجە بەشداری بەرینیان لە مەراسمی ناشنی تەرمی سێ شاخەوان کە بەهۆی هەرەسێنانی بەفرگیانیان لەدەستا بوو کرد. بە پێزانیاریەکان خەڵکی نەغەجە تەرمی ئەو سێ شاخەوانەیان لە گۆڕستانی سڵتانیە عەقوب کە مەزاری مەحەممەد ئەورازیلیا بە خاک سپاردووە. هەینی ڕابردوو 5 شاخەوانی تیمی کاویانی نەغەجە سەردانی ناوچەی ڕەندۆڵەی شنۆیان کرد، بەڵام بەهۆی هەرەسێنانی بەفرگیریان خوارد. پاش 2 ڕۆژ 2 کەسیان ڕزگارکران، بەڵام بە دوای 6 ڕۆژ تەرمی 3 کەس بە ناوەکانی مەحەممەد ڕۆیان، مۆحسێن عازیزی و ڕەزا کایشی لەژێر چەند متر بەفردا دۆزرایەوە. ڕۆژی پێنجشەممە مەراسمی پرسە و سەرخۆشی و سێ شاخەوانە بە بەشداری بەرینی خەڵک لە شاری نەغەجە بەڕێوە چوو. برینداربوونی کۆڵبەرێک لە سنووری نەوسوود. ڕۆژی چوارشەممە 27 بەفرانباری 1402 کۆڵبەرێکی تەمەن 6 ساڵ کە هێشتا ناسنەوی ئاشکرا نەکراوە بە چەقەی هێزەکانی ڕژیم بریندار بوو. بە پێ راپۆرتی کۆڵبە نیوز شەوی چوارشەممە کۆمەڵێک کۆڵبەر کەوتونەتە بۆ سێ هێزەکانی ڕژیم لە سنووری نەوسوود و ڕاستۆخۆ تەقەیان لێکراوە. لە ئاکامیە و هێرشەدا کۆڵبەرێکی تەمەن 6 ساڵ بە سەختی بریندار و بۆ ناوەندە دەرمانیەکان گوازراوەتەوە. لە هەواڵێکی دیکەدا ڕۆژی دووشەممە 25 بەفرانبار نزیکەی 300 کۆڵبەر بۆ ماوەی 48 سەعات لە سنووری هەنگەژاڵی بانە گیریان خواردووە و هێزەکانی ڕژیم بە تەقەکردن ڕێگەیان نەداوە دەربازی ئەو دیوی سنوور بن. کوژران و برینداربوونی 5 کرێکار لە کرماشان و مەهاباد. لە ڕۆژانی ڕابردوودا 4 کرێکار لە کۆگایەکی کاوکوڵاش لە کرماشان لەلایەن چەکزارێکەوە کوژراون و کرێکارێک لە شاری مەهاباد بەهۆی تەقینەوەی کارگەیەکی بەرهەمهێنانی مادەی کیمیایی بە سەختی بریندار بووە. شەوی 24 بەفرانبار 4 کرێکار لە کۆگایەکی کاوکوڵاش لە یەکێک لە گۆنجەکانی کرماشان بە دەستڕێژی گولەی هێرشبەرێک گیانیان لەدەستاوە. بە پێزانیاریەکان دواتر هێرشبەرەکە خۆی ڕادستی پۆلیس کردووە و ڕایگەیاندووەکە بەهۆی کێشەی شەخسی ئەو تاوانەی ئەنجامداوە.
لەلایەکی دیکەوە کرێکارێکی شاغڵ لە کارگایەکی بەرهەمهێنانی مادەی کیمیایی بەهۆی چەقینەوە و بڵاوبوونەوەی گازی مەترسیدار بە سەختی بریندار و ڕەوانەی نەخۆشخانەیەوە شارەچکراوە. دەست بەسەرکردنی هاوڵاتیەک لە شاری بۆکان. شەوی چوارشەمە 27 بەفرامباری 1402 ئاکام سەبزی تەمەن 30 ساڵ و خەڵکی بۆکان لە دوای هێرشی هێزەمنیەکان بۆ سەر ماڵەکەی دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار گواستراوەتەوە. هێزەمنیەکان کە نزیک بە 30 کەس بوون لە کاتی دەست بەسەرکرانی ئارام سەبزی ماڵەکەیان پشکنیوە و دەستیان بەسەر مۆبایل و کۆمپیوتەرەکەی جاگرتووە و هەندێک لە کەلوپەلی نێو ماڵەکەیان شکاندووە. تا کاتی داڕشتنیە و هەواڵە هیچ زانیاریەک لەسەر هۆکاری بەندکران و شوێنی ڕاگیرانی و هاوڵاتیە لەبەردەستانیە و بە دوواداچوونی بنەماڵەکەی بەیاکان بووە. خۆپیشاندانی هەزاران کەسی خەڵکی دهۆک دژ بە هێرشەکانی ئێران بۆ سەر هەولێر. ڕۆژی پێنجشەمە 28 بەفرامباری 1402 هەزاران دانیشتووی شاری دهۆک لا خۆپیشاندانێکی گەورەدا هێرشەکانی سوپای پاسەران بۆ سەر شارەکانی هەرێمی کوردستانیان بە توندی شەرمەزار کرد. شەوی دووشەمە 25 بەفرامبار سوپای پاسەرانی کۆماری ئیسلامی لە ڕێگەی درۆن و موشەکەوە هێرشی کردە سەر ماڵی پێشڕۆ دزەئی و بەهۆیەوە 5 کەس گیانیان لەدەستا و چەند کەسی دیکەش بریندار بوون. پاشەو ڕووداوە دەوڵەتی عێراق سکاڵای دژی ئێران لە شۆڕای ئەمنیەت تۆمار کرد و یەکێتی وڵاتانی عەرەبیش قەتنامەیەکیان دژی کۆماری ئیسلامی پەسەند کرد. هەروەها لە شارەکانی هەولێر و سۆران خۆپیشاندان کرا و ڕۆژی پێنجشەممەش خەڵکی دهۆک ڕژانە سەر شەقام و خوازیاری کارزانەوەی توندی کۆمەڵگەی جیهانی لە جنایەتەکانی کۆماری ئیسلامی ڕێگری لە دووبارە بوونەوەی ئەوە پێشێلکاریە بوون. برینداربوونی 3 کەس بەهۆی تۆپبارانی تورکیا لە ڕۆژاوای کوردستان. ڕۆژی پێنجشەمە 28 بەفرامبار ئارتەشی تورکیا لە ڕێگەی تۆپخانەوە گوندەکانی ناوچە شەهبای لە کانتۆنی ئافرین بە چڕۆی بردومان کردو بەهۆیەوە 3 کەس بریندار بوون. بە پێزانیاریەکان ئارتەشی تورکیا گوندەکانی شعالیا، عیندەقنا، بیلونیا، مەخ، نەریبیە، تەلعەناب و ئۆمئەبەدی لە شەهبا و گوندی شوارەخەی لە بەشی شێرە بە چڕی بردومان کردووە. لە ئاکامیەوە هێرشەدا پیاوێکی تەمەن 50 ساڵ، ژنێکی تەمەن 45 ساڵ و منداڵێکی تەمەن 16 ساڵ بریندار بوون. شایانی باسەکە هێرشەکانی تورکیا زیانێکی زۆری مادی گەیاندوێتە دانیشتوانی ڕۆژاوای کوردستان و کاریگەری لەسەر ژیان و معیشەتیان داناوە. بانگەوازی خانشینکراوانی تامین اجتماعی بۆ کۆبوونەوە لە تاران. ڕۆژی پێنجشەمە 28 بەفرامبار شۆڕای هەواهەنگی ڕێکخستنی ناڕزایەتی خانشینکراوانی ئێران لە ڕاگەیاندنێکدا داوای لە تەواوی خانشینکراوانی تامین اجتماعی کرد تاکو ڕۆژی یەکی ڕێبەندانی 1402 لە بەردەم ڕێکخراوی بەرنامە و بوجێ تاران کۆ ببنەوە. ماوەی 2 ساڵە خانشینکراوانی تامین اجتماعی لە زۆخی خراپی معیشەتی ناڕزایەتی دەرئەبڕن و بەرپرسانی ڕژیم تەنیا بەڵێنی درۆیان پێدان. خانشینکراوان خوازیاری بەکردەوە دەرهاتنی گەڵاڵەی هاوسەنگسازی، دابینکردنی بیمەی دەرمانی کارامە و چوونە سەرەوەی ئاستی حەقدەست و مەزایە بە پێهێڵی هەژارین. هۆشداری شالەکانی مافی مرۆڤ سەبارەت بە عەدامی 12 بەندکراوی سیاسی و بیرمەند. کۆمەڵی شالەکانی مافی مرۆڤ ئێران ڕۆژی چوارشەممە 27 بەفرامبار لە راپۆرتێکدا سەبارەت بە ئەگەری لە سێدارەدانی 12 بەندکراوی سیاسی و بیرمەندی مەزهەبی هۆشداریدا و خوازیاری ڕاگررتنی حکمی عەدام بوو. لەو راپۆرتەدا ناوی ڕۆزا ڕاسایی، مەنسوور دهمەردە، مجاهد کورکور، محسن مەزلوم، وەفا ئازەربار، پێژمان فاتحی، محەممەد فەرامەرزی، ئەنوەر خزری، کامران شێخە، فەرهاد سەلیمی، خۆسرۆ بەشارەت و فەرشید حەسەن زەهی هێنراوە. ماڵپەڕی شەلەکانی مافی مرۆڤ ئێران دووپاتیان کردەوەکە لەقی 26 دادگای انقلابی سەران بە سەرۆکایەتی قازی ئەفشاری و لەقی 28 دادگای انقلابی سەران بە سەرۆکایەتی قازی مقەیسە بە دەرکردنی حکمی عەدام بۆ 8 کەس لەو 12 بەندکراوە زۆرترین ڕۆڵیان لە سەپاندنی سزای سێدارە بەسەر بەندکراوانی سیاسی و ئەمنیەتیدا هەبووە. تێکچوونی باری تەندروستی بەندکراوێکی سیاسی لە زیندانی تۆربەتجام.
مهدی معربی معلمی دانیشتووی شاری حەمیدیە و بەنسکراوی سیاسی عەرەب کە ماوەی بەندکرانی لە زیندانی توربەتجام تێپەڕ دەکات جەڵتەی دڵ لێداوە و گیانی لە مەترسیدایە. مهدی معربی مانگی خاکەلێوەی 1394 دەست بەسەر و لە دادگای انقلابی ئەهواز بە تۆمەتی تێکدانی ئەمنیەتی وڵات بە مەحارەبە و ئفساد فیل ئەرز مەحکوم و سزای 30 ساڵ زیندان و دوورخرانەوە بۆ بەندیخانەی توربەتجامی بەسەردا سەپێنرا. بە پێزانیاریەکان سێ هاو دۆسیەی مهدی بەناوەکانی قەیس عوبەیداوی تەمەن 25 ساڵ، ئەحمەد عوبەیداوی تەمەن 20 ساڵ و سەجاد عوبەیداوی لە ساڵی 95 هەساویدا لە سێدارە دراون. ناوبراو لە ڕۆژانی ڕابردوو بەهۆی گوشاری ناوەندە ئەمنیەتیەکان تووشی جەڵتەی دڵ بووە و ئێستا دۆخی تەندروستی ناجێگیرە. دووە هەواڵ راپۆرتی واشنگتن پۆست لەسەر زۆخی کارەساتباری کچان لە ئەفغانستان. لە ڕۆژانی ڕابردوودا ڕۆژنامەی واشنگتن پۆست راپۆرتێکی ناخواژێنی لەسەر زۆخی کچان و ژنانی ئەفغانستانی لە ژێرناوی لە ئەفغانستانی نوێدا یان کچەکەت بفرۆشە یان برسیەتی بکێشە بڵاو کردەوە کە باز لە هەڵکشانی ئاماری فرۆشتنی کچان لە وڵاتە دەکات. لەو راپۆرتدا هاتووە 118 کەش لە شارۆچکەی سەوزی سەر بە ویلایەتی نیمروز ناچار بە هاوسەرگیری زۆرم لێ لە بەرامبەر پارێزاکراون و 116 بنەماڵی دیکەش چاوەڕێ فرۆشتنی کچەکانیانن. زۆربەی بنەماڵەکان نەتەنیا بەهۆی کێشەی ئابوووریەوە کچەکانیان نەفرۆشن بەڵکو بەهۆی ئەو ئاستەنگیانەی تاڵیبان بۆ پەروەرزە و کارکردنی کچان دایناوە ناچار بۆ کارابن. لەو کاسەوە گروپی تاڵیبان بە دەسەڵات گەیشتووە ڕێژەی هاوسەرگیری کچانی منداڵ زیادی کردووە و خێزانەکان بۆ جابینکردنی خۆراکی ئەنجامانی دیکەی بنەماڵە ناچارن کچەکانیان لە بەرامبەر 2 بۆ 3000 دۆلار بفرۆشن. بینەرانی خۆشەویست هەواڵەکانتان پێشکەشکرا هەرشاد بن.